لە کۆمەڵگەی ئێمەیان بەداخەوانێ باوەژم بە کەسایەتێکی زۆر خراپ ناسێنراوە. من بۆ ماوەی 3 ساڵ لە زەواجم کردووە. هاوسەرەکەم بەداخەوانێ یعنی حەزم نەئەکردوا بووایە پێش ئەوەی زەواج لەگەڵ منە بکە ژنی هەبووە، بەڵام دیارە بەهۆی نەگونجاندن و کێشەوانە و هەروە کێشە خێزانیەوەوانە جیا بوونەتەوانێ. ژنەکەی پێشەوەی جیا بێتەوە لەی دووگیان بووە، مناڵەکەی یاوەتەوە بێ لە لەدایکبوونی مناڵەکەیدا. بەڵام هاوسەرەکەم لە سەرەتا لە ڕێگەی برادێکمەوە ناسی. سەرەتام تێکەڵ بووین قسەمان کرد، باسی ژیانی خۆی بۆ کردم کە چۆن بۆ پێشتر چۆن ژیاوە، بەڵام من وەکو خۆم هیچ کێشەیەکەم نەبوو. بەڵام کاتی بە ماڵەوەم وت سەرەتا ڕازی نەبوون، ئەوە تۆ کچی چۆنە بێت زەواج لەگەڵ پیاوێکا بکەی کە مناڵی هەیە، تۆ دواتر ئەبێ بە باوەژنەوە ئەبن، هەر شتێک بەسەر ئەو مناڵەیە بێخی تۆ ئەگرن، ئەو مناڵی هەیە تۆ ناتوانانی دایکایەتی بۆ بکەیت. بە قسەکانیان زۆر ئازاریان ئەیان. من هەموو کات بیرم لەوە ئەکردەوە کە بوون بە دایک ئاسانە، بەڵام دایکایەتی زۆر قورسە. مرج نییە ئەوەی کە مناڵی ببێ بتوانێت دایکایەتی بکات. لە کەسەکەی پێشووتەردا ئەو خاتونە باسی کرد کە دایکی ئەو باوەژنی کە بەڕای من ئەوە باوەژن نییە، ئەوە کەسایەتیەکە کە مرۆڤ نییە، ینی وەکو ئینسانێک هیچ کەس ناتوانێت ئەوە ئەزێتی مناڵێکی 2 ساڵ بە. من خۆم کە ئێستا بووم بە دایکی کوڕەکەم ئەیبم بۆ بازار، ئەیبم بۆ باخچەکان، جاری وای ماچی دەستی ئەەکەم. من زۆر کات کە خۆشم دایکم بەخێوی کوڕم نە باوەژن بووە هیچ شتێک، تەنها جاری وا بە بێنازیم دیوە، بەس من نامێ ئەو بێنازی بێدایکایەتی ببینێ. لەوە ئەچی ئەگەر دایکی ڕاستەقینەی خۆی بمایە ڕۆژە لە ڕۆژان زلەیەکم لێ باە، یاخود ئەزێتم بە یاخود بێنازیەکی ببینیە، بەڵام چونکە وای جاری وای ئێستا ئێمەی دایک جاری لە مناڵەکەشمان تووڕە ئەبین، لەوانەیە قسەشی پێ بڵین، لەوانەیە بۆ شتێک ڕاستی کەینەوە و هەڵەکانی پێ بڵین کە ئێمە دایکی حەقیقی مناڵێکیشین، جاری وایە تووشێم حاڵەتانە ئەبین. بۆیە ئەمە ئەرکەکە قورسترە بێ کاتێککە مناڵەکە مناڵی خۆت نەبێ و بتانی بە شێوازێک پەروەردەگی کە تۆڕەش نەبیلی بێنازیەکیش نەبینێ. دەستخۆشیت لێکم زۆر سپاس دەکەم. دواتر ماڵەوەمان ڕازی بوون کە زەواج لەگەڵکەم، ئیتر سوپاس بۆخوا لە ڕۆژەوەی زەواجم کردووە لەگەڵ ئەم پیاوەیە بوومە دایکی کوڕەکەی و بە هاوسەرەکەشم وتووە کە نامەوێت مناڵم بێت تا کوڕەکەمان نەبێت بە 10 ساڵ، لەبەرەوەی نامەوێت نازی بێدایکی ببینێ یاخود دووبارە و دیسانەوانە نای باوەژن بە خراپ بڕوات. حەز ناکەم ئەو دیاردەیە بمێنێت چونکە ئینسان بەدەست خۆیەتی، یعنی چ دایک بی باوک بی هەر ئینسانێک بی ناتوانانی یعنی ئەو شتە دەرهاق بە کەسێ بکەیت، ڕاستە تو دایکی ئەو کەسە نیت، بەڵام خۆت مادەم ئەو ڕێگەیت هەڵبژار قبولی بکە، یعنی تۆ ئەوش بە مناڵی خۆت بزانە، چکە ئینسانمون زۆر جوانە. ئێمە دینی ئیسلاممان هەیە، یعنی دینێکی زۆر جوانە، ڕەبت نییە بۆی کە تۆ باوەژنی پێویستەکە خراپی، ئەو مناڵی تۆ نیە پێویستەکە خراپیت. لە کۆتایی قسەکان مامە بڵم دەستخۆشی لە تۆکەم خاتون گیان زۆر سپاس ئەەکەم. ئەمە بڵم بەر لە هەر شتێک ئەگەر بەمانای کەلیمە مرۆڤ بێت قەت ڕۆژە لە ڕۆژان جورئەتی ئەوە ناکەی کە ئازاری مێرو لێ بێ جبکە بە مرۆڤێکیش.